الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برز کاک حاجی فاروق بەرپرسی تۆڕی میدیایی کۆمەڵ، بەڕێزان ستافی تۆڕ و پەیام و کارمەند و ئەوانەی کە ئێستا هەن و ئەوانەی لە دامەزراندنی کەناڵەکە هەبوون، چی وەکو ستاف و چی وەکو بەشەکان وەکو کارمەند لە پەیامە کاریان کردووە بە ناوی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە. پیرۆزبایی گەرمتان لێ دەکەین بۆ ئەم یادە کە یادی دامەزراندنی ئەم کەناڵە ئەکەینەوە. وێڕای پیرۆزبایی جێی خۆیەتی ئێمە بە ناوی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە سوپاستان بکەین و دەستخۆشیتان لێ بکەین. دیارە بە ناوی تۆڕیشەوە کاک عەباس بە خێراتنی کردن، بەڵام بە خێراتنی کاک شێخ مەحسن تازە هاتووە، بەخێر بێت. مامۆستادارە وەزیری پێشوو، پەرلەمانتاران کەوە حوزوریان لێرەیە و هەموو خوشکبرایانی قیادە کە هاتوون، من لە ئیجازەی تۆڕ خێراتنی ئەوانیش ئەکەم، کادرەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان. حەقەتەن پەیام بۆ خۆی دەستکەوتێکە بۆ کۆمەڵی ئیسلامی کوردستان. کۆمەڵ هەر لە ڕاگەیاندنەوە ناڕەحەتی بینی، ئەو ناڕەحەتیانەی بەسەر کۆمەڵی ئیسلامی کوردستانە هاتوون و تایبەت لە ساڵانی 2003 و 4 هەبوو و زۆریش بوونەوانەی کەوە حسابیان وا بوو کە کۆمەڵی ئیسلامی کوردستان نەماوە و نامێنێ و بە بچووک حسێبیان بۆ کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکرد. بەڵام دیارە دوای فەزلی پەروەردگار هیمەتی قیادە و قەواعیدی کۆمەڵی ئیسلامی کوردستان بوو کە توانی گەشە بکە، برەو بەکاری بدا، گەورە ببێ و ببێتە خاوەن یەکەمین کەناڵی ئیسلامی کە هەم لە بواری هەواڵ و گەیاندنی هەواڵ بە جەماوەر و هەم لە ڕووی بانگەوازەوە ئێستاش، بەڵام بە تایبەت تا کاتی دامەزراندنی کەناڵی بانگەواز، ئەوە پەیام ئەو کەرێنەیشی پڕ کردبووەوە کەوا دەنگۆیەک بوو، مینبەرێک بوو بۆ بانگخوازان هاوشان لەگەڵ سیاسیەکان، لەگەڵ قیاداتی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە ئەو لە ڕووی سیاسی و شیکاریان دەکرد بۆ بابەتەکان و هەڵوێستەکانی کۆمەڵیان دەنرخان و هەم بانگخوازەکان چی هین کۆمەڵ ئەوەی جێ شانازیشە بۆ کەناڵی پەیام کە بەڵێ کەناڵێکی حزبیە، بەڵام کەمتر وایە تەحەزوبی تێدا کرابێ، تەنها تەرخان کرابێ لە بۆ کادرەکانی کۆمەڵ، بۆ سیاسەکانی کۆمەڵ و بۆ بانگخوازانی کۆمەڵ. زۆرن ئەوانەی کە لە لایەنەکانی ترەوە لەسەر شاشەی پەیام دەرکەوتوون و هەندێک جار ئەو ڕەخنەیش گیراوە لە کەناڵی پەیام کە ئێوە بۆ بەراورد بەمان بە خەڵک و کەناڵێکی تر بۆ خەڵکی تری غەیرە کۆمەڵ زیاتر دێنە سەر شاشەکە. ڕاستە ئەوە لایەنی نەرێنی هەبووە، بەڵام لە لایەکیشۆ لایەنی ئەرێنی هەبووە کە ویشەوەیە کە قیادەی کۆمەڵی ئیسلامی ڕێنمایی وای نەبووە بۆ کەناڵە کە تەنها بۆ کۆمەڵی ئیسلامی و تەنها خەڵکی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هەموو بوارەکاندا
دەرکەوێت لەسەر شاشەکەیان. خوشک و برایان، جێخۆیەتی ئیعلامی ئێمە جیاواز بێ لە ئیعلامی تر، وەکو ئیعلامێکی ئیسلامی جیاواز بین لە ئیعلامی تر، و هەروامان کردووە و وامان کردووە لەو ڕۆیەمە ڕێنماییمان وا بۆ بۆتان، واتان کردووە کە پێوە پابەند بوون و خۆتان پابەندی ئەو ئیلتیزام ئەخلاقی ئیسلامی خۆتان بوون، ئەوەندەی هەستەکرێ بەڵام داواکەین زیاتر بێ کە کاری ئێوە کارێکی ئیسلامیە، هەم کارە سیاسیەکە هەواڵێکە، هەم ئەو بەشەیش کە مابێ کە بەشی کارە داوەکەیە لە نێو کەناڵەکەدا، ئەوە دەبێ ئێمە پابەند بین بە چۆن پابەند بین بە ڕێنمایە حزبەکانەوە، پابەند بین بە ئیلتیزامە ئیسلامیەکەمانەوە. لە باسی ئیعلامە دکتۆر وازام ڕەشید شەنقیتی پێڵێن وەسفێکی ئیعلامی ئیسلامی بۆ سێ کەلیماکە، ئەڵێ و ئیعلامەیە کە فیلایە و لیلایە. فیلایە واتە کارەکانی موافقی شەریعەتە، و لیلایە جانبەکەی ترێتی کە بۆ وەرگرتنی کردەوە لە ئێمە مەطلوبە ئەویشەوەیە ئیخلاسمان ببێ، ئیشەکانمان بۆ خوای پەروەردگار بێ. لەبەرەوە ئێوە کاتێ تاکێکی ئیسلامی لەسەرێتی تەثەبوت و تەبەیون بکا، بگەڕێ بە دوای شتی سەحیحا و ئیجابیڵێ، چکە ئێمە لەسەر وتنی قسە و ئەو قسانەی دەریە بڕین لەسەری محاسەبە ئەکرین، کاتێ تاکێک کە لەوە چەند کەسێک گوێی لێ بێ و گوێی لێ بگرێ، ئەمە بۆ کەناڵێک کە کەناڵێکی خەبەریە ئەولاترە کە پەیامنێرانی ئێمە ئەوانەی هەواڵتان بۆ گوازنەوە و بەشی ئەو بەشانەی کە تایبەتە بە تەحریر و سیاغەی هەواڵەوە لە ناو کەناڵەکەتان زۆر بە دوای ئەوە بگەڕێ کە ئەو هەواڵە ڕاست و دروستە، و پاشان کە ڕاست و دروستیش بوو ئایا چەند خزمەتەکە، چکە مەرجی هەموو شتێ ڕاست و دروست بێ تۆ بڵاوی کەیتەوە، احتیمال لەگەڵ ئامانجە پیرۆزەکانی تۆ نەگونجێ وەکو کەناڵێکی ئیسلامی، و ئیسلامیش کەناڵێکە کە سەر بە کۆمەڵی ئیسلامی کوردستانە. و جێی خۆیەتی ئەمەم کەناڵەی ئەمە هەر کەسێک ئەو دەستخۆشیمان لەوانە کرد کە بەڕێوەیە بن، ئەوانە لە پشتێوەن، ئەوانەی هاوکاریەکەن، ئەوانەی کۆمەکیەکەن، و بەتایبەت لەم بارودۆخە ناڕەحەتەیە کە ئێمە وەکو قیادەی کۆمەڵ، وەکو ئەنجومەنی سیاسی پشکی شێرمان لەوەی ئێمەش دەستمانەکەوێ لەم بارودۆخە ناڕەحەتە کە 3 ساڵە بێ ئەو بودجەیە کە بە پارتە سیاسەکان دراوە لە هەرێم نادرێ، وێڕای هەندێک بارودۆخی دارایی تر کە هەمووتان دەیزانن، ئێمە پشکی شێرمان لەوە یێتە دەست کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەیدەین بەم کەناڵە و بەم تۆڕە. تۆڕ مەبەستمان هەردوو کەناڵەکەیە بە کەناڵی بانگەوازەوە، بەڵام خەڵکێکی زۆریش هاوکارمان بوون، پشتیوانمان بوون. لێرە جێی خۆیەتی و هەندێکیان لەوێ نیانەوێر دەرکەون ناو بهێنرێن، بەڵام جێی خۆیەتی سوپاسیان بکەین، سوپاسی هەر دەستێکەکەین کە هاوکاری ئێمە بووە، هاوکاریەکانیان دەنرخێنین، و بە تایبەت ئەوەی کە هاوکاری بە ئێمە ئەدا بۆ ئەم کەناڵە، و ئێمەش و کەناڵەکەیش کاتی هاوکاری وەردەگرین لە هەر شوێنێکەوە بێ بێمەرج وەرمان گرتووە، و ئێمە ئازادین. دەوڵەمەندێکە ئەوەیە کە هەر کاتێکیش پێویستی کردبێ برایان هەندێک ئاگدارن
هەواڵەکانیان لەسەر کراوە شتێک بوو بێ پێیان لەسەر ئەوانیش وتراوە واتە ئێمە پابند نەبووینە بەوەی کەوە مەسەڵەن جێگایەک یان کەسایەتیەکی دەوڵەمەند هاوکاری کەناڵەکە بکە ئیتر هەواڵی لەسەر نەکرێ نە و شتی لەسەر نەوترێ نە بەڵام هەرچی بڵێن لەو ڕۆیڵێن کە پابندی و ئوسوڵە بین پابندی و ئوسوڵە بین کە باسمان کرد کە ئێمە دەبێ کارمان موافقی شریعەت بێ و ئیلتیزاممان هەبێ و ئیلتیزام تیامانە ڕەنگ بداتەوە لە نەقلی هەواڵە و لە گەیاندنی هەواڵە. خاڵێکی تر من باسی بکەم ئەویشەوەیە ئەم هەڵوێستانەی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەری ڕەنج و کار و سیاسەتی هەمومانە فراکسیۆنەکان قیادەی کۆمەڵ کەوادری کۆمەڵ ئەندامانی کۆمەڵ و ئیعلامی کۆمەڵ دیارە تۆڕ و بەتایبەت لە ناو تۆڕە پەیام هەم لە سونعی هەڵوێستەکە دەوریان هەبووە هەم لە گەیاندنی دەوریان هەبووە بەڵام ومێد دەکەم باشتر بتوان تەسویقی سیاسەت و مەواقفی کۆمەڵی ئیسلامی کوردستان بکەن و خۆیشیان ئەزانن دایم ڕێنمایی نووسراوی ئێمەوە بووە کە تەشیر نەکەن ئێمە وەکو قیادەی کۆمەڵی ئیسلامی کوردستان تەشیرمان قبول نییە بە کەس بەلایەن بە ڕێکخراو بە گروپ بە کەسایەتی بە هەر کەسێ تەشیریش دیارە تعریفی خۆی هەیە و لە هەمان کاتدا ئێمە کە پابەندی ئوسوڵی خۆمانین وەکو لایەنێکی ئیسلامی دیارەم کەناڵە دەبێت پابەندی ئەو یاسا و ڕێسایانە بێ کە لە کوردستانە هەیە کە پێم وایە حقوقی باشیشی بۆ ڕاگەیاندکار تێدایە و بۆ ڕاگەیاندن تێدایە و لە هەمان کاتدا ئیلتیزاماتیشی لەسەر دیاری کردووە دەبێت کەناڵەکانی ئێمە پابند بن لەم وڵاتەی دەبێت پابەندی ئەو یاسا و ڕێسایانە بێ کە کاری ئیعلامی ڕێک خستووە یا ئیعلام بە هەر سێ جۆرەکەی. داواتان لێ یەکەین کە برەو بە کاری خۆتان بدەن و هیچ کات ئەو دوو ئیلتیزامەی باسمان کردووە هەم ئیلتیزامە ئیسلامیەکە و هەم ئیلتیزامە حزبیەکە هیچ کات مانعی برەودان نییە بە کاری خۆتان لە بەشەکانی خۆتان لە کاری خۆتانە لە کاری ئەعلامیە لە بەشەکان لە ئیعلام لە پەیامە لە بانگەوازە لەو بەشانەی تر دائم برەو بە کاری خۆتان بدەن و کرۆک میحۆری کاریەوە کەفاعەت بێ کەفاعەت و لێهاتووی کەسەکە بێ لە وەرگرتنی لە دەستنیشانکردنی و هەروەها مۆڵەتدان پێی بزانین چەند لە کاری خۆیان سەرکەوتووە دەبێ ئێمە ئەم ڕۆمان لە دوێنێ باشتر بێ لە هەموو کارەکانمانە بە تایبەت ئێستا قسە بۆ ئێوەکەین ئەوەی کە ئێستا پەیام لەسەرێتی نابێ پێی ڕازی بن دەبێت پێشی بخەن و هەموو پێشخستنێکیش بە پارە نابێ هەندێشت بە پێ پارەش پێشەخرێ بەرەو پێشەبرێ و ئەشزانین ئێوە بربەستەکانتان زۆرن بربەستەکانی بەردەستانیش هەیە بەڵام ئێمە هەموا بووین هەم بەڵێ نەدەین وەکو ئەنجومەنی سیاسی و ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن کە هاوکارتانە بین پشتیوانتانە بین و هەر شتێکی شکاڵین تایبەت دوای شورا و مەشوەرەت بۆ ئێوە ئەڵێن بۆ ئێوە ئەنێرین حتمەن مەسلحەتی ئێوەیش و کەناڵەکە و کۆمەڵیشمان لەبەر چاو گرتووە. ئەمن دووبارە پیرۆزباییتان لێ دەکەم بە ناوی سەرکردایەتی و مەکتەب سیاسی کە لێرن و برایانەی تریش ئومێد دەکەم ئینشاءڵڵا سەرکەوتوو بوون و ئینشاءڵڵا ساڵێکی کە یادی دامەزراندنی ئەم کەناڵەیەوە دەکەینەوە کوردستانمان پڕ بێ لە ئاوەدانی و خۆشی و ئەو ناڕەحەتیانەی کە بەدەستی خۆمان بەسەر خۆمانمان هێناوە لا بچێ و ژیانی خەڵکی کوردستان باشتر ببێ و وەزعی سیاسیمان چاکتر ببێ
و بەهێزتر بین بەڵام ئەویش تەبعاً دیارە هەر بە قسە نابێ بەکردەوە ئەبێ ومێد دەکەین ئەوانەی دەرفەتیان پێدراوە سوود لە دەرفەتەکە وەرگرن ئەوانەی کە دەرفەتی نێوخۆیی و دەرەکیان پێدراوە سوودی لێ وەرگرن بتوانن لەقەت ئەو مەسئولیەتە بن کە ئێستا بەسەر شانیان کەوتووە. ئێمە دوعا دەکەین هەر کەسێ نیەتی چاک بێ خوای گەورە سەرکەوتووی بکە و لە ئامۆژگاریشی دەکەین بە کێ بگەین وەکو کۆمەڵی ئیسلامی حزبێکی سیاسین حەقی خۆمانە چاومان لە شوێنی چاکتر و بەرزتر و کورسی دەسەڵاتیشە بێ بەڵام لای ئێمە گرنگەوەیە ئەم بارودۆخە چاک بکرێ باش بکرێ و بۆیە لەو ڕۆیمە ناسحین ئامۆژگاری زیاترەکەین بەڵام بێ هەڵوێستیش نابین کە دەرفەت تێپەڕی هەڵوێستی خۆمانمان دەبێ مەوقفی خۆمانمان دەبێ و ئەوەندەش بۆ کۆمەڵی ئیسلامی کوردستان ئێستا باشە چاکە سەرکەوتنە کە ئەمڕۆ هەموو تاکێک شانازی دەکا بەوەی کەوا کۆمەڵی ئیسلامی کوردستانە بەڵام ئەویش بێوامان لێ بکە چاومان لە بەرزتر بێ هەم وا بکەین خوای پەروەردگار زیاتر لێمان ڕازی بێ و هەم جەماوەر و بەڕاستی ئەم ماوەیە هەم حزبەکەمان هەم کەناڵەکانمان سەلماندیان کە لەگەڵ ئێش و ئازاری خەڵکدان و لای خەڵکمان گرتووە و لەگەڵ خەڵکا بووین و پێشەوەی چاوەڕێی هەڵوێستی خەڵک بکەین بۆ خوامان کردووە کە خوای گەورە پاداشمان بداتەوە لەسەری چکە لای خەڵکی مەزلوممان گرتووە و لەبەر خوای گەورە ئەومان کردووە بەڵام مێدیشمان وایە ئینشاءالله خەڵکی کوردستان هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستانیان لا بمێنێ و بەرزە بینیرخێنن و خۆشمان بیپارێزین بە ئێمەی سیاسی بە ئێوەی ئیعلامی والسلام علیکم ورحمة الله وبركاته.